قوتابی پۆلی 12 ناچێتەوە بۆ تاقیکردنەوەی وەرزی دووەم. هەڵەیە. سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست، هیوادارم باش و سەلامەت و تەندروست بن. پێم خۆش بوو ئەم بابەتەتان بۆ ئامادە بکەم بۆ ئەو قوتابیانەی کە ئەڵێن من ناچمەوە بۆ تاقیکردنەوەی وەرزی دووەم. بزانین بۆچی هەڵەیە، بزانین ئەو گرفتانە چین کە ئەو تەلەبانەی ناچنە پۆلی تاقیکردنەوەی وەرزی دووەم تووشیان ئەبن و بزانین بۆچی ناچنەوە تاقیکردنەوەکان. سێ بەهانەمان هەیە کە قوتابی بەعام بەهۆیەوە ناچنەوە بۆ تاقیکردنەوە. یەکەم ئەڵێ کاتم زۆر لێ دەبات. دووەم ئەڵێ بە پێداچوونەوەی گشتی ڕناگەم فریان ناکەم، یعنی مراجعی لە کۆرسی یەکەم و دووەم هەمووی بەیەکەوە گەن امتحانی کۆرسی دووەم بکەم. سێەم خۆ هەر دەرەچمیتر بۆ بڕۆم. ئەم سێ بەهانووە هەیە کە وایان کردووە قوتابیان نەچنەوە بۆ تاقیکردنەوە. من ئێستا حەزەکەم لە ڕووی دەرونیەوە بزانین بۆچی منداڵێک یانیش کەسێک لەو تەمەنەیە بەعام ئەتوانم بڵێم ناچێتەوە بۆ تاقیکردنەوە. یەکەم ترسان لە تاقیکردنەوە ئەنجامەکانی، واتە هەندێک کەسمانەیە هەر فۆبیای لە تاقیکردنەوەی هەر ڕقی چۆنەڵی جۆرە ڕقێکی لە منداڵیەوە دروست کردو لە تاقیکردنەوە کە جۆرە ترسێکی بۆ دروستەکە هەوڵەدا لی دوورکەوێتەوە، چونکە هەر شتێک ئازاری دەرونی مرۆڤ و جەستەیی مرۆڤ بدا ئەو مرۆڤە لی دوورەکەوێتەوە. یان هەندێکیش لە ئەنجامەکەی ئەترسن، ترسیان هەیە سەرکۆنە بکرێن یان پەشیمان بکرێنەوە یان چۆنەڵێ هاندانیان نەمێنێ یان بڵێت تەواوی تر مادام دەرەجەم باش نەبوو لە وەرزی دووەم ئیتر من خۆم بەدەسەوە ئەدەم. ئەویش هەڵەیە تەبعاً. خاڵی دووەم قسەی دەوروبەر و هاوڕێ بەداخەوە لە وڵاتی ئێمەیە بە جۆرێکە علمیان ئیش ناکەین، یعنی ئەگەر بەعام کۆمەڵی خەڵک ببینین بە ڕێگەیەکی هەڵی شابڕۆن ئیتر هەر لە خۆمانەوە حەزەکەین بۆ ڕێگەیا بڕۆین، هێندەی حساب بۆ قسەی خەڵکەکەین کە دوایی تعلیقمان لێ نەدەن، هێندە حساب بۆ خودی عیلمەکە یان بابەتەکە یان چۆنەڵی تیۆرەکە ناکەین، بەڵکم خەیناکە با منیش لەگەڵ خەڵکەکە بەعام بڕۆم بەغەڵەت بەس یەکێک نەیە قسەیەکی ناخۆشم پێ بڵێ. ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە. بەداخەوە زۆربەی قوتابیەکان هەندێکیان لەوانێ پۆز لێبن کە لە تاقیکردنەوەکە دەرچوون تەواوی تر پێویست ناکا بچنەوە، ینی دەوەرزی یەکەم دەرچوون ئیتر بۆچی بڕۆمەوە. هەندێکیشان لەبەر ئەوەیە کە قسەی خەڵکی عامی نێتە سەر و لە قسەی خەڵکە ترسێ. خاڵی سێم بەداخەوە بەشێک لە مامۆستایان بەرپرسن لەم حاڵەتە، هەندێک لە مامۆستایان ئامۆژگاری قوتابیەکانەکەن کە نێنەوە لەبەر چی؟ لەبەر ئەوەیە لەوانەیە کۆمەڵە تەلەبەی VIP هەبێ، دەورەی تایبەتی هەبێ بچێتەوە فریا بکەوێ، یان بەداخەوە لەبەرەوەیە تااقەتی نییە وەرەقەکان سەح بدا وەکو خۆمانەڵی سەحدانی وەرەقەکان ئیزعاجێکە، بۆیە ئەڵێ هەر دەرچوویتر بۆچی دێتەوە، یان بەهانوو دوێنێ بەهانوویەکیان پێوتم چاوەڵە مامۆساوتەتی فکریتیان ناهێنمەوەی وەرزی دووەمیتر بۆچی تاقیکردنەوە ئەکەن هەر دەرەچی. بۆیە ئەمە بەڕاستی بەداخەوە دوورە لە ئەخلاقی ڕاستەقینەی مامۆسایەتی. ئێستا بابزانین وەڵامی ئەو بەهانوانە بدەینەوە کە بەعام قوتابیان و خوێندکاران بەهانووی بۆیەنەوە ئەڵێن ناچینەوە بۆ تاقیکردنەوە. یەکەم کاتم زۆر لێ دەبات. طبعاً بەڕێزان لەسەر مۆزوعی کات لێبردن ئەگەر قوتابیەک یعنی مەبەستی بێ چۆنەڵێ هەنگاوی نابێ بۆ مەبەستەکەی دڵنیا بن لەوەی کات بەش ئەکات، چونکە هەموو مرۆڤێک 24 ساعتی هەیە، یعنی خێرە بۆ ئەو بەشەکە تۆ دائیمەن سترێس و قەلەقی کەواتە ئەو کەسە هەر بەڕێزێک هەر قوتابیەک گرفتی لەگەڵ کاتا هەبوو بزانێت تایم مانجمنتی باش نییە، تایم تیبڵی باش نییە، خەوی تەواو نییە، خواردنی مەزبوط نییە، زوو خۆی ئەدزێتەوە لە شتەکان و زۆر ئەخەوێ یان کەم ئەخەوێ یان خۆی مەشغوڵەکە بەشتی ترەوە، ئەمانە هەمووی هۆکاری ئەوەن کە کاتی لێ دەبان نەک خودی سعیکردنەکە یان ئیمتیحانەکەی وەرزی دووەم وڵا کاتم لێ دەبان نەخێر ئەسڵەن ئیسفادەی زۆری هەیە لە سلایدەکانی داهاتوە باسی یەکەم. بەڕێزان تەبیعەتێکی مرۆڤ هەیە ئەگەر کاتێکی زۆری لە بەردەستا بێ بۆ شتێک ئەوە خاوەخاوەکە، یعنی تەبیعەتەن حەزی لێ خاوەخاو بکە، بەڵام ئەگەر کاتێکی کەمی لە بەردەسا بێت دەست و پرت ئەکات و بە جوانی و بەڕێکوپێکی کارەکە بە خێرایی بەجێ ئەنجامەدا. بۆیە هەندێک تەلەبە خۆیان خاون کاتێکی زۆر لێ ئەو هەفتا ڕۆژم ماوە هێشتا بۆ امتحانی بەکەلۆری ئەوەنەی تر خاوە بنەوە، ئەم ڕۆنا بەیانی نی و لاپەڕ خوێنم دوو بەیانی کەرتێکە خوێنمەها خاوی ئەکاتەوە. ئەمەش لە جاتی ئەوەی کە خۆی ئامادەکە بۆ تاقیکردنەوەی وەرزی دووەم و على ئاساس کاتی دەڕوا لەولاوە کاتی زۆر زیاتر ئەڕوا. وەڵام یەکێکتر لە بەهانەکان کە ئەڵێ بە پێداچوونەوەی گشتی ڕناگەم فریاناکەون بەڕێزان ئەگەر تۆ ئێستا قوتابێکی پۆلی 12 باشە ئەگەر وەرزی دووەم بە جوانی و بە ڕێکوپێکی و بە پرفکتی لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ماوە بۆ تاقیکردنەوەی وەرزی دووەم بە جوانی مراجعەی مەسەلەن هیچ نەبێت 4 دەرزیان 5 دەرز بکەیتەوە، یعنی کۆرسی دووەمی دەرزەکان بکەیتەوە، ئەوە لە کاتێکا پێداچوونەوەی گشتی ئەەکەی تەنها 2 ڕۆژ 3 ڕۆژت بەسە بۆ تەواوی دەرزەکە.
یعنی بۆ تەواوی کورسی دووەم یعنی تۆ کورسی دووەم ئۆتۆماتیکی مراجعات کردووەتەوە ئێستش لە پێداچنەوەی گشتی مراجعەیەکی ترێکی و ئاگدار بن زۆربەی پرسیارەکان بە ینی بە گوێرەی قسەی مامۆساکان و پسپۆران لە بوارەیە لە کورسی دووەم دێتەوە ئێتۆ کورسی دووەم پێویستە ئێستا مراجعەیە بکەیت دوای کاش مراجعەیەکی تر بکەیت بۆی ببێتە دوو مراجعە و باشتر ئەتوانی بابەتەکان لەبەر بکەیت بۆیە ئەگەر ئێستا تۆ وەرزی دووەم بە جوانی دەرەخ بکەیت ئەوە لە کاتی پێداچوونەوەی گشتیە تۆ کاتی باشترت بۆ مێنێتەوە و باشتر فریاکەوی و هەست بە خۆشتر ئەەکەی چونکە بابەتەکانت هەفتەیەک دوو هەفتە پێش دەستە خوێندو ئێسش مراجعەکەیتەوە ئاسانترە بۆ تووس باشتر لە ناو مشکل ئەچەسبێ خاڵی سێم بەهانەی سێم خۆ هەر دەرەچم ئیتر بۆ بڕۆم بەڕێزان ئەمە بەهانەیەکی زۆر کارەساتە چونکە ئامانج لە تاقیکردنەوە دەرچوون نییە ئامانج لە تاقیکردنەوە بریتە لە وەرگرتنی ئەزمون لە هەڵەکانی ڕابردوو و چارەسەرکردنی لە ئێستایا بۆی لە داهاتوو باشتر بی بەڵام بەداخەوە ئێمە وا ئەزانی تەنها ئەوەیە پاس دەربچین تەواوێتتر ئافرم هەرەوەندەیە نەخێ بەڕێزان ئامانج لە تاقیکردنەوەی وەرزی دووەم تۆ ئەبێ خواخوات بێ بچیتە وەرزی دووەم تاقی بکەیتەوە بزانی لە کام کرد و لە کام بەشە وەزعت باش نییە خۆت حازرکەی بۆ ئیمتیحانی بەکەلۆری نەوەکم بەس دەرچی ناخۆ تۆ بەس زۆر بەتان دڵنیان بەس دەرچوونی ناوێ نمرەی بەرزی ئەوێ ئێکەواتە تۆ بێ بچی ئیمتیحان بکەی غەڵەتەکانت بزانی بیتەوە غەڵەتەکانت چاک بکەیتەوە چونکە لێرە هەڵە بکەی زۆر باشترە نەک لە تاقیکردنی بەکەلۆری بۆیە تکایە ئەم قسەیە زۆر هەڵەیە خۆ هەر دەرەچم بۆ ئیتر بۆ بڕۆم ئەگەر مەبەستەکەت دەرچوونە ئەوە تەواو ئەگەر مەبەستیش نمرەی بەرز و بەشی باشە لە زانکۆ پەیمانگاکان ئەوە بەڕاستی پێویستە ئیمتیحان بکەیت و هەڵەکانت چاکەیتەوە لە وەرزی دووەم بەڕێزان سوودەکانی تاقیکردنەوەی وەرزی دووەم لە ڕووی پەروەردەیەوە چین یەکەم کات بە فیڕۆ نادەی وەکو باسم کرد کاتێک تۆ ئێستا ئەڵێ ئەوە 20 ڕۆژ 30 ڕۆژم ماوە بۆ وەرزی دووەم تاقیکردنەوەم هەیە ئەوە دەست و پرتەکەی خێرا ئەەکەی پەلە ئەەکەی کات بە فیڕۆ نادەی خواخواتە دقەیەک زووتر یعنی چۆنەڵی تەواوی کەیت ئەمە هەمووی یاریکردنێکە بە مێشک بە عقل بۆی زووتر وەری بگرێ و هەروەها ئەگەر وان نەبێ ئەڵێ ئەو کوڕە 70 ڕۆژم ماوە هێشتان کاتێکی زۆرم هەیە هەر دەرزەی دوو هەفتەی بۆ دانێ ئەو بەشی شەکاوایە بزەبت بەڵام پرۆسەکە زۆر بەخاوی جێبەجێ ئەبێ و ئیسفادەیەکی ئەوتۆشی لێ ناکەیت خاڵێکی تر دوو جار پێداچوونەی وەرزی دووەم ئەبێ بکەی بەڕێزم لەبەرچی باسیشم کرد لەبەرەوەی تۆ کورسی یەکەم مامۆستاکان خاون پەلەیان نییە ئیمتیحانتەکەن دووبارەیەکەنەوە کویزەکان پەلە ناکەن لە پۆلا بەڵام وەرزی دووەم عادەتەن لە کوردستانە ئەوە نەعوتڵی تایە کاتەکەت کەمە بێتەوە بۆیە مامۆستا فرێ یەک ئیمتیحانەکەوێت لەوانەیە یەک کویز ئیمتیحانت بکە مەسەلەن یەک کویزت بکە خێراتر ئەڕوا لە پۆلا دەی لە کاتێکا لە تاقیکردنەوەی بەکەلۆری ئیمتیحانەکان و پرسیارەکان زیاتر لە وەرزی دووەمن کەواتە تو ئەبێ ئەسڵەن بیر لۆ بکەیت و وەرزی دووەم دووسێ مراجعەی زیاتری بکەیتەوە نەک وەرزی یەکەم ینی وەرزی یەکەمیش تەمان گرنگە بەڵام وەرزی دووەم بە حکمی ئەوەی بابەتەکان تۆزێ قورسترە بن ینی هاوکێشەکان قوڵترە بنەوە بۆیە پێویستە وەرزی دووەم دووجا مراجعە بکەی ئەمە گرفتە گەورەکەی تەلەبەکە نمرە ناهێنێ لە ئیمتیحانی بەکەلۆری ئەمەیە یەک جار مراجعەی کورسی دووەمەکە یان دوو جار ئەیکا لە کاتێکا مامۆساکان بەپەلە ڕۆیشتون خواخواان بۆ زوو تەواویکەن ئۆتڵەمان زۆرە بەرەو بەهار ئەچین بەڕاستی خوێن خەسە بێتەوە ئینسان تۆزە وەرگرتنی ئستعابی کەمترە بێت ئەمانە هەمووی کاریگەری فسیۆلۆژی و دەرونین و ئەکەن ئەو منداڵە خاو بێتەوە و بێتاقەت بێت لە خوێندن بەڵام تو ئەگەر ئیمتیحانی تاقیکردنەوەی کورسی دووەم بکەی گورج و گۆڵتری و هەروەها هەڵەکانت باشتر فێرەبی و چارەسەری گرفتەکانتەکەی بۆ ئیمتیحانی بەکەلۆری هەڵەکانت دەزانی چین لە وەرزی دووەم طبعاً زۆر باسم کرد ئێستا من هەڵەکانم بزانم نەک لە تاقیکردنەوەی بەکەلۆری چکە بەکەلۆری یەک جارە بەڵام ئێستا قەیچەکە بە لەسەر مەسەلەن لەسەر سەتەکە 50 بێنم بەس بڕۆم هەڵەکانم هەمووی چاکەمەوە دڵنیابە لە بەکەلۆری نمرەکەت زۆر زۆر بەرز ئەەکەیتەوە بەڵام ئەگە لە بەکەلۆری نمرە نێنە بەچی بەرزیەکەیتەوە مەگە بۆ ساڵی داهاتووتر بەپێی پێویست کات بۆوانەکانت دادەنیت یعنی ئەگەر ئیمتیحانت کرد خاوە خاو ناکەی لەسەر خۆنابی ینی ناڵێم زۆر زۆریش پەلە بە بێگومان بەڵام یعنی شتێک ناکەی کە زۆر خاو خلیچک بێ بەڵکوم شتێکی ڕێکوپێک و بە نظامی یاسای خۆی ئەڕوان ئێستا لە جەوی وەرزی دووەمی تێگەیشتنت ئاسانترە بەڕێزم تۆی بەڕێز ئێستا لە جەوی وەرزی دووەمی بابەتەکان یاساکان مامۆساکانت لە دەورە هاوڕێکانت لە دەورە هەر شتێکت نەزانیم ئەتوانی بپرسی لە مامۆستا بپرسی هێشتا لە مەکتەبن بەڵام تۆ بچی لە کورسی یەکەمەوە دەست پێ بکەی جارێک کورسی دووەمت
لێ تێکەچێت ینی بیرتەچێتەوە هەتاوەکم دیتەوە سەر کورسی دووەمی هەندێک لەوانەکان و کورسی یەکەم و کورسی دووەم دوایی تێکەڵەکەی بابەتەکان تێکەڵەکەی بۆیە ئێستا کورسی دووەم بخوێنی زۆر باشترە بابەتەکانت بیر دەمێنێت بۆ کاتی تاقیکردنەوە بەڕێزم ئەگەر لە ئێستاەوە تۆ تاقیکردنەوە خۆت ئامادەکەی بۆ تاقیکردنی بە کەلۆری هەفتا ڕۆژت ماوە ئایا چی گەرنتیەکەی ئەو دەرزەی ئەمڕۆ ئەی خوێنی دوای هەفتا ڕۆژ بیرت بکەوێتەوە بۆیە ئەمە هەڵەیە بەڕای ئێمە باشترین شتەوەی ئێستا پێداچنێ وەرزی دووەم دوای ئەوە پێداچنێ وەرزی یەکەم و دووەم دیسانەوە بەیەکەوە بۆ ئەوەی یادگەی ماوە درێژت بیرت بخاتەوە لە کاتی تاقیکردنەوەی بە کەلۆری خاڵی کۆتایی ڕادەی بە شێوازی پرسیاری وەرزی دووەم بەڕێزان دووبارەیەکەمەوە وەرزی دووەم زۆر گرنگە زۆربەی ینی پرسیارەکان لە تاقیکردنەوەی بە کەلۆری لە وەرزی دووەمەوە دێت ئێتۆ وەرزی دووەمت جوان زەبت نەکردووە لە مەکتەب مامۆسا خێرا ڕۆیشتووە حتا ئەوانشتان دەورە و مامۆسای تایبەتیشتانێ ئەوانیش خێرا ڕۆنج کە کاتەکە کەم ماوە ئەوێ ئیزندا بۆ پشوو ینی پشوو وەرگری چل ڕۆژەکە بۆ پێداچوونەوەی گشتی بۆیە زۆربەی پرسیارەکان لە وەرزی دووەم دێنەوە تۆش بە جوانی نەت خوێندووە لە لای مامۆستا لە مەکتەب ئێستش بە پەلەپەل یەکجا مراجعەیەکی ئەمانە هەمووی گرفت دروستەکەن بۆ تاقیکردنەوە طبعا لە ڕووی دەرونیەوە ئەوە لە ڕووی پەروەردەی لە ڕووی دەرونیەوە تاقیکردنەوەی وەرزی دووەم چ سوودێکی هەیە طبعا ئێمە لەبەرەوەی قوتابی بۆ دەروونزانین یعنی ئەبێ لە ڕووی دەرونیەوە باسی بابەتەکە بکەین ئیشی ئێمەیە پلان و ئامانج و ڕوونکردنەوەی گشتی پەروەردەیی و دەرونیەکە ئێمە وەکو پسپۆر لە بوارەکە و ئەزمونمان هەیە لە بواری پەروەردەیە ئیشی ئێمەیە بەڕێزان نەک ئیشی کۆمەڵی خەڵک کە بەداخەوە پسپۆرە لە بوارێکرا دێت تەداخلی هەندێک ئیشەکە دوایەکە ئەو تەلەبە فەقیرە باجەکەیەدا بڕوا بەخۆبوون زیاد دەکات بۆچی بەڕێزان سەیریکە ئەگەر تۆ تاقیکردنەوەی وەرزی دووەم بکەی ئەوە ئەگەر باشبی ئەوە بڕوا بەخۆبوون زیاد دەکات و ئەزانی هەڵەکانت چین و هەروەها یعنی تۆ بە دوو جۆرە توانی بیری لێ بکەیتەوە من تەلەبەیەک ئەم ڕۆژانە هات بۆ لەم وتی مامۆستا ئەگەر ئیمتیحانی وەرزی دووەم بکەم باش بم ئەوە ئەڵێم من باشم عی بم نییە و ناخوێنم یعنی ئێمالی یەکەم ئەگەریش خراپ بم ئەوە تااقتم نامێنێ و هەر ناخوێنم وتم کاکی گیان تۆ دادەگیان تۆ لە بنەڕەتا ناتەوێ بخوێنی ئەگەر نا ئەگەر مرۆڤێک بێ بخوێنێ ئەگەر باش بێ زیاتر هانی ئەدا زیاتر بڕای بەخۆی بێ و زیاتر خوێنێ ئەگەر باشیش نەبێ ئەڵێ ئەلحەمدوللا ئەوە زەنگێکم بۆ لەدرا وەرە با دەست پێ بکەمەوە هەڵەکانم چاکەمەوە کەواتە سەیری ئەم دوو تەبیعەتە تەبیعەتی یەکەم هەر نایەوێ بخوێنێ لە بنەڕەتا بەڵام تەبیعەتی دووەم هەر شتێک بێ بەهانوو ئەهێنێتەوە بۆی بخوێنێ نەک بەهانوو بێنێتەوە بۆی نەخوێنێ بۆیە بڕوا بەخۆبوونت زیادەکە لە هەر حاڵەتەکە بێ دوور دەبی لە بێتاقەتی و داڕمان بۆچی بەڕێزان لەبەرەوەی ئەگەر تۆ لە ئێستا لە سلایدی داات و حەزەکەم باسیەوە بکەم بیرت نەچێ ئەگەر کارێک بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەنجامەکەی بەدەستنێنی لە ڕووی دەرونیەوە بێزارەبی بێتاقەتەبی ئەم پوینتت لەبیر بێت تا سلایدی داات و ڕاهاتن بە جەوی تاقیکردنەوە بەڕێزان تۆ هەر شتێک زۆر دووبارەی بکەیتەوە ڕادەی لەگەڵی هەر بابەتێک زۆر دووبارەیکەیتەوە تایە زۆر باشەبی بروسلی قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ من لە کەسێک ناترسم هزار حرەکە ئەزانێ بەڵکم لە کەسێ ئەترسم کە یەک حرەکەی هزار جار دووبارە کردوێتەوە چونکە ئەتوانێت بەو حرەکەی ئەوەنە مەهارات و سکیلی هەیە بەو حرەکەیە لێم بدات و بمشکێنێ ئەو بەڕێزان مەبەسم چێ لەم قسەیە لێرە مەبەسم هەتا تاقیکردنەوەی زیاتر بکەی تۆی بەڕێز باشتر ڕادەی لەگەڵ جەوەکە و ڕێک و پێکترەبی و مەزبوطتر و باشتر زەبتێکیت و کۆنتترۆلت بەسەریا ئەشکرد ئێستا ئەوەی کە ویستم لێرە پێتان بڵێم ئەگەر بۆ ماوەی هەفتا ڕۆژ تۆ بەردەوامبی لەسەر کارێک و نەتیجەکەت بەدەستنێنێ بە تایبەتی لەو تەمەنەی ئێوەیە کە عادەتەن 16 و 19 تێپەڕناکە هەر لەو بینەیە ئەوە تۆ تووشی بێزاری و بێتاقەتیەبی چونکە هەفتا ڕۆژ بەسەریەکەوە هەفتەیەک بیرکاری دو هەفتە فیزیاسی هەفتە مێژ و چوزانم بەم شێوەیە تووشی بێزاریەبی بەڵام ئەگەر بێت و خۆت ئامادە بکەیت بۆ کۆرسی یەکەم بۆ کۆرسی دووەم عفۆن تاقیکردنەوەی کۆرسی دووەم ئەوە تۆ مەسافەیەک ئەدەیتە خۆت پشوێک ئەدەی هەدەفێکت هەیە بە ماوەی کەم بەدەستیێنی و ئیسراحەتێک ئەەکەی و ئەنجامی خۆت ئەزانی اینجا دیسانەوە دەست پێکیتەوە بەرەو هەدەفە گەورەکەت کەواتە ئێمە کردمان بە دوو بەشەوە بەشی یەکەم تۆ ئامانجێکت هەیە سەر لووتکەی شاخێکە مەسەلەن بە 20 ڕۆژ پێگەی بەڵام کە چوویتە سەر ئەو زانیت بە 20 ڕۆژ گەیشتی بەمە و ئەنجامێکت بینی لە ڕووی نەفسیەوە دەرونیەوە حەز ئەەکەی ئاساییە بەلاتەوە ئەگەر چۆنەڵی دیسانەوە دەست پێ بکەی بەرەو لووتکەکەی تر لووتکەکەی تر دوور و درێژتریشە بەڵام ئەگەر لە یەکەمەوە سەیری بکەی ئەو هەفتا ڕۆژم ماوە یان هەفتا ڕۆژ لەوانەیە لە پەنجامین ڕۆژات تۆ تووشی قەلەقی و بێزاریوی هەندێک قوتابی هەیە هاتوتە لام هەر لە ئێستەوە لە مامۆساخ نازانم چی بکەم خەریکە دڵمە تەقی خواخوامە
زوو بڕوایان خواخۆم بەس تاقیکردنەوەم لە کۆڵ بێتەوە ئەمە بۆ ئەمە لەبەر ئەوەیە ئەم منداڵە هەل لە ئێستەوە مراجعی کورسی یەکەم و دووەم بە یەکەوە کا بیرەکاتەوە ئۆه من هێشتا هەفتا ڕۆژم ماوە چۆن ماندوو بێزار نابن. هیوام لە شاخی و تەندروستیتانە هاوڕانی بەڕێز یەک داوای برایەنەتان لێکم لە کۆتایەوە تکاتان لە یەکەم گوێ لە کەسانی پسپۆر بگرن لە بواری پەروەردە و فێرکردن و دەرونیە مامۆستایانی بەڕێز ڕێز و احترام و خۆشەویستیم هەیە بۆیان مامۆسای فیزیایە بیرکاریە مێژووە ئابوووریە وایە ئەزبوونێکی باشی هەیە بەڵام لەوانە نییە ئەو مامۆسا بەڕێزە لە بواری پلاندانانێکی دەرونی مەزبوطە باش بێت بۆیە مامۆسایانی بەڕێز داواتان لێ یەکەم مستەقبەلی منداڵەکان بە کۆمەڵێ پلان کە خۆت پێت باشە مەیفەوتێنە چونکە لەوانەیە ئەوەی تۆی بەڕێز پێت باشە لە سەردەمی تویا باش بوو بێ بەڵام لە سەردەمی ئێستا فەرقی هەیە و ئێمە وەکو ئەوانەی کە شتێک شارەزایمان هەیە لە بواری دەروونزانی و تیۆرەکانی پەروەردە و لە بوارە پەروەردەیەکە بە شێوەیەکی زانستیانەتر لەوانە ئێمە بتوانین زیاتر هاوکاریان بین بۆیە تکایە قسە لە کەسی پسپۆر وەرگن پلان لە کەسی پسپۆر وەرگن بۆ ئەوەی هەم ئامانجەکانتان بەدەست بێن هەم تووشی شکست نەبن هەرساغ و سەلامەت و سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم چاوەڕێ بکەن من هەوڵەدەم زوو ڤیددیۆی بۆ شێوەیە بڵاوکەمەوە بۆ ئێوەی بەڕێز تەبان هەمی بەفری بۆ ئێوەی بەڕێز سوودمەند بن هەرساغ و سەلامەت بن